بەڵە بەڕێزان هەر سەبارەت بە ڕێککەوتنی نێوان تورکیا و بەریتانیا بۆ ڕێگریکردن لە کۆچی نایاسایی گفتوگۆ لەگەڵ بەڕێز ئەحمەد سعدون پارێزار لە لەندەنی بەریتانیاەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز ئەحمەد سڵاوت لێبێت، ئەم ڕێککەوتنی نێوان بەریتانیا و تورکیا کاریگەری دەبێت لەسەر کەمبوونەوەی کۆچی نایاسایی؟ زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرە بەڕێزەکانتان ئەو بۆ ئەو کەناڵە بەڕێزە کوردستان 24 هەڵبەتە هەموو ئەو ڕێککەوتنانەی کە دەکرێن کە یاساین یاخود ئەمنی لە نێوان تورکیا و بەریتانیا بە هەڵبەتە کاریگەری ئەرێنی لەسەر بابەتی کۆچی نایاسایی دەبێت یاخود کۆچی ئەوانەی کە داوای مافی پەنابەرێتی دەکەن و کە ئەوانە لە بەهۆکاری سیاسی و ئەمنی ڕوو لە وڵاتانی ئەوروپا دەکەن. زۆر باشە، ینی بەشێک لە چاودێران پیان وایە کە ئەم ڕێکارەکان یاخود ئەو ڕۆتیناتێنەی کە هەیە سەبارەت بەوەی کە کەسێک یاسایی کۆچ بکات هێندە توندا ئەمە وای کردووە کە خەڵک زیاتر پەنا بۆ کۆچی نایاسایی بن. ئایا وڵاتان بۆ ئەو کەسێک بۆ ئەو کۆچە یاسایەنی کە هەن یان دەیانوێت مافی پەنابەرێتی وەربگرن لە وڵاتانەدا بەوەدا دەچنەوە کە ڕێکاری نەرم بگرنە بەر سەبارەت بەوانەی کە کۆچی ئەم وڵاتانە دەکەن دەیانەوێت لەوێ بمێننەوە بۆیە تا ناچاری نەبن بە نایاسایی بچن کۆچ بکەن؟ ئەمە پرسیارەکە زۆر گرنگە. دۆخی ئێستا لە عێراق، لە سووریا، لە وڵاتانی ئەفریقیا، لە جەزائیر، لە تونس، لە هەموو ئەو وڵاتانە، لە ئەفغانستان بۆ نمونە، لە یەمەن و لوبنان و زۆر ئەستەمە گەیشت دەستیان بە ڤیزای بەریتانیا بگات چونکە پێویستی بە چەند ڕێکار و مەرجێکی یاسایی هەیە بۆ ئەوەی بتوانن مافی پەنابەرێتی بەدەست بهێنن. لە هەمان کاتیشدا دۆخی ئەمنی لەو ناوچانە ناسەقامگیرە، بەشێکیان لە عێراق، بەشێک لە سووریا و یەمەن، لیبیا، بۆیە شەپۆلی کۆچبەری نایاسایی بەرەو وڵاتانی یەکێتی ئەوروپا و بەریتانیا بەردەوامە. زۆر باشە. بەڕێز ئەحمەد، بەشێک لە چاودێران پێیان وایە و وا دەڵێن کە تورکیا دەستێکی کاریگەری هەیە سەبارەت بە کۆچی نایاسایی. ئێستاش ئەم ڕێککەوتنەی لەگەڵ تورکیا کردووە سەبارەت بە ڕێخستنەوە یاخود نێشتنی دروستکردنی بەلەمەکان کە لە تورکیا دروست دەکرێن لە سەدا 90 زیاتر. تورکیا بەرامبەر ئەمە هەڵوێستی چۆن دەبێت؟ هەڵبەتە ئەم پرسیارەشت هەر گرنگ بوو. تورکیا بە یەکێک لە وڵاتانە دادەنرێت کە هاوکاری زۆری کۆچبەرانی کردووە و هەروەها فشاری خستۆتە سەر ئەوروپا بە دیاریکراویش بۆ سەر بەریتانیا کە ئەمەش بۆ فشار خستنە سەر یەکێتی ئەوروپا بۆ ئەوەی بکرێتە ئەندەم لە یەکێتیەکە. بەڵام ئەمە یاریکردنە بە مافەکانی مرۆڤ و کارێکی نامرۆڤانەیە ئەمەشە کە بووەتە هۆی ئەوەی تا ئێستا تورکیا وەکو وڵاتێکی ئەندام لە یەکێتی ئەوروپا قبول نەکراوە. دواتریش تورکیا کە هاوسنوورە و سنووری دەریایی لەگەڵ وڵاتانی ئەوروپایە هەمیشە ئەمە وەکو کارتێکی فشار لەسەر یەکێتی ئەوروپا بەکاردەهێنێت. باشە. بەڕێز ئەحمەد، ینی وەکوی کە باست لێوە کرد ئەمە وەکو کارتێکی فشارە تورکیا بەکاری دێنێت مەبەستی ئەندامبوون لە یەکێتی ئەوروپا و فشارێکە بۆ ئەوروپا بە شێوەیەکی گشتی بەتایبەت بەریتانیا. لەمە بەدووە ئەگەر بێت و ئەمە ڕێگر بێت لە تورکیا ئەم ڕێککەوتنی لەگەڵ بەریتانیا، ئەی دواتر تورکیا چی دەکات؟ فعلەن ئەم کۆچە نایاساییە کۆتایی پێدێ بەرەو ئەوروپا یاخود ڕێکاری دیکە هەیە بگیرێتە بەر کە با بڵێن بەبێ ویستی تورکیا شتەکان بەڕێوە بچن؟ هەڵبەتە تورکیا لە ساڵی 2013 بەرامبەر بە ملیۆنان دۆلار ڕێککەوتنێکی لەگەڵ یەکێتی ئەوروپا کرد لە ڕێگری کرد، ئەویش بەرامبەر بە ڕێگریکردن لە کۆچبەرانی سووریا و عێراق. بەڵام تا ئێستا تورکیا بە تەواوی پابەندی بەڵێنەکانی ناو ڕێککەوتنەکە نەبووە تا ئێستا کۆچی نایاسایی هەر بەردەوام بووە و تورکیاش
هاوکار بووە لە ڕێگەی بەندەرەکانیەوە دواتریش بۆ وڵاتانی ئیتالیا بۆ وڵاتانی یەکێتی ئەوروپا بەداخەوە تورکیا ئەمە هەمیشە کارتێکی لاوازی هەیە لە دۆسیەی کۆچبەرانی نایاسایی باشە هەمیشە ئەگەر زۆر بە کورتی وەڵامیان پرسیارم بدەیەوە بەم ڕێککەوتنە ئیتر کۆچی نایاسایی لە تورکیا بەرەو ئەوروپا کۆتایی دێت یاخود نا بە کورتی وەڵام بدەیتەوە سەختە شتێکی ئەستەمە کە بتوانرێت کۆنتترۆلی تەواوی دۆسیەکە بکرێت چونکە گەندەڵی ئیداری و دارایی لە تورکیا لە تونس لە بەندەرەکانی وڵاتانی عربی و جیهانیش هەیە ئەو قاچاقچێتی هەر بەردەوام دەبێت. بەڕێز ئەحمەد سادون پارێزەر لە لەندەنی بەریتانیاوە لەگەڵمان بووی ماندوومان کردیت سوپاس.